گورگە بۆرەکانی تورکیا لەسەر شەقامەکانی سلێمانی دەستکراوە کراون و دەست لە نایارەکانیان ناپارێزن. لەسەر شەقامێکی گشتی سلێمانی و تەنها 10 مەتر لە دووری بنکەی پۆلیسی ئەزمار پزیشکێکی خەڵکی باکووری کوردستان بە بەرچاوی دەیان شۆفێر و هاوڵاتیەوە کوژرا. بکوژەکان 3 کەس بوون و بە دەمانچە تەقەیان لێکرد و بە 3 گولا کوشتیان. دوای ئەوەش تەرمی گەنجێکی دیکە لە گەڕەکی بەختیاری سلێمانی باخنکێنراوی دۆزرایەوە. دەستگا ئەمنیەکان هیچ ناڵێن لەسەری. گەنجەکە لە ڕێستورانێکدا کاری کردووە کە هیچەند کوردێکی باکوور بووە. 2 ساڵ لەمەوبەریش خاوەنی ڕێستورانتەکە کە کوردێکی باکووری کوردستان بوو لەسەر شەقامی بەختیاری بە دەستڕێژی گولا کوژرا. بەڵام هێشتا دەستگا ئەمنیەکان بێدەنگن. هاوکات هێرشە درۆنیەکەی کەلارکە لە پاشنیوەڕۆی ڕۆژی هەینی ڕوویدا و کوژرانی کەسێکی لێکەوتەوە بووە یەکەم هێرش کە بەو جۆرە لە ناو گەڕەک و ماڵەکاندا خەڵک کاتە ئاماج. لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوودا ئەم سێ ڕووداوە لە هەرێم ڕوویانداوە و ئەم ڕووداوانەش ئاماژەی مەترسیداریان هەیە. بە پێی زانیاریەکانی تیوار ئەو هێرشانەی تورکیا بە ئاگاداری دەستگا ئەمنیەکانی یەکێتی دەکرێن و جۆرێک لە ڕێکەوتنی پێشوەختە لە نێوان تورکیا و یەکێتیدا هەیە. چونکە لە هەموو ڕووداوەکاندا نە دەستگا ئەمنیەکان قسە دەکەن و نە بکوژەکانیش دەستگیر دەکرێن. بەڵکو لە ناو بازار و گەڕەک و هەر شوێنێک کە نەیارەکانیان دەکەنە ئامانج و دەیان کوژن سووک و ئاسان بۆی هەڵدێن. با پێی زانیاریەکان زۆربەی هێرشەکان لە ڕێگای ماتۆرسکێڵەوە ئەنجام دەدرێن و بکوژەکانیش دەمانچەی تایبەت لە هێرشەکانیاندا بەکاردەهێنن. هەر بە پێی زانیاریەکان لە دوای سەردانەکەی سەرۆکی دەستگای میتی تورکیا بۆ عێراق و هەرێم لە سەرەتای مانگی ڕابردوودا تیمەسی خوڕیەکانی تورکیا لە سنووری سلێمانی چالاک کراون و دەستکراوەش کراون لە هێرشەکانیاندا. سەرچاوەیەک بە تیواری ڕاگەیان تورکیا بەرپرسێکی تایبەتی بۆ دەستگاسی خوڕیەکەی مید لە سنووری سلێمانی دیاری کردووە و تۆڕێکی بەرفراوانی هەواڵگری و کۆکردنەوەی زانیاریشی دروست کردووە بۆ چاودێری نەیارەکانیان و بە ئامانجگرتنیان. گروپی گورگە بۆرەکانی تورکیا کە ئاماژەن بۆ گروپێکی تونڕە و ڕێخستنی نهێنی هەواڵگری تورکیا لە ناو دەستگای مید پێگەیان بەهێزتر بووە و لە ڕێگەی ئەو گروپەوە تورکیا لە هەرێم دەست لە نەیارەکانی دەوەشێنێت. ئەو هێرشانەشی لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوودا لە سنوورەکە ئەنجام دراون ئاماژەن بەوەی کا گورگە بۆرەکان هاتوونەتە سەر شەقام و شوێنە گشتیەکانی سلێمانی و ئەوەی لە دەستیان بێت دژبان نەیارەکانیان دریغی ناکەن و ڕێگەشیان پێدراوە.